سەبارەت بە دانانی نسبە یاخود تەثبیتکردنی ڕقم ئەمن تاکید دەکەمەوە لەگەڵ تەثبیتکردنی ڕقەمین. عیبرەت لەو یاسایە جێبەجێکردنی یاسایەکەیە و نەمان خاتەوە ناو هەندێک مەتاهاتی تر دواتر لێی دەرنەچینەوە. بەڕێزان نرخەکان با لە بەرچاومان بی ئەگەر لە بەرزترین ئاستی وەربگیرێ، ئەگەر لە سنتەری پارێزگاکان کە 30,000 دانرایە، یعنی لە بۆ 200 مەتر زەوی دەکاتە 6 ملیۆن دینار، یعنی لە سنتەری پارێزگایەک بە 50 وەرەقە بە 5,000 دلار بە 6 ملیۆن کەسێک بکەیە ساحێبی مڵکە کە سەنەدی هەبی و بتانی بیفرۆشیتەوە، لەوانەیە بەلای کەمێ سبەینێ 6 دەفتەر 7 دەفتەر دۆلاری لۆ دەکاتەوە، یعنی ئەو سوودمەندە لە قەزایەک بە 4 ملیۆن دینار دەیکەیە خاوەنی مڵکە کە سەنەدی هەیە، لە ناحیەک بە 2 ملیۆن دینار دەیکەیە خاوەن مڵکە کە سەنەدی هەیە. تکایە ئەوەتان لە بەرچاوبی ئەو یاسایە جێبەجێ بکرێ باشە بۆ ئەوەی لە داهاتوو ڕێگری بکاتن لە بەردەم تەجاوزاتی زیاتر. سەبارەت بە ئەو پرسیاری چوارەم شوێنی کارەکان و دوکانەکان، بە قەتعی ئەو شوێنانە شوێنی سەکەنین و ئەگەر دوکانێک دروست کرابی یاخود شوێنێکی تر، ئەوە ئەو شوێنانە نەخشەی کەرتی لە بۆ دادەندرێ، دەکرێتە بلۆک جادەی لە بۆ دادەندرێ و دەبی حسابی خزمەتگوزاری گشتی و قوتابخانە و مزگەوت و دایەنگە و هەموو ئەو بابەتانەی لە بۆ بکرێ و لەوانەیە ئێستا زووبی قسە لەسەر ئەو بابەتە بکرێ، بەڵام یاسایەکە لە بۆ شوێنەکانی نیشتەجێبوونە یەکێک بەردەمی کۆڵانەکەی خۆی کە پرێکی لێ کردیەوە بە تەسەوری ئێمە بە دوکان یاخود شوێنێکی تیجاری حساب ناکرێ. سەبارەت بابەتی شارەوانی بۆی هەیە لیژنەکان کە دەگوترێ شارەوانی معلومە شارەوانی ئەو شوێنەیە، شارەوانی کەسەک نییە تەنها مدیری شارەوانیەکە بی و بە میزاج ئەو ئیشە بکاتن. لیژنەی کە باس کرایە ئەو لیژنەیە کارەکان دەکەن و شارەوانی مەسئولی بەشی هونەری تێدا هەیە، مەسئولی بەشی ئەملاکی تێدایە، لیژانی زۆری تێدا هەیە، کەسێک ناتوانی ببیتە ڕێگر لە بەردەم بە خاوەنکردنی زەویەک بۆ کەسێک. سەبارەت پرسیاری ترکە ئەندامانی بەڕێزی پەرلەمان کردیان، ئەوەی کە دەڕوخێندرێ خۆینەی ڕوخێنی و شارەوانی بیڕوخێنی، خۆی بیڕوخێنی باشترە چونکە دەتوانی مەوادەکە بەکاربینیتەوە، سەقفەکە تێک دەدا، شیشەکان دەردەینی، بلۆکەکان بە شێوەیەکدا لێک دەردەینی کە دەتوانی لە شوێنێکی تر بەکاری بینیتەوە. شارەوانی تێکی بدا، شۆفەڵێکی دەبادەمی شۆفەڵەکەی لێ دەدا و ئەنقازەکەی فرێ دەداتن. بۆیە ئەوە لە مەسلحەتی ساحێبەکەیە کە گوتیتمان شاخەوانی شارەوانی تێکی نەدا و خۆیان تێکی بدەن. ئەوەی کە کاکێڤیدار گوتی شوێن لە شوێنێکی تر لە بۆی دەستنیشان بکرێ، بە تەئکید دەبی شوێنێک بی کە خزمەتگوزاری سەرەکی تێدابی، ئاوی تێدابی، کارەبای تێدابی، شەقامی تێدابی و نزیک بی لەو شوێنانەی کە بتوانی منداڵەکانی بباتە مەکتەب و ئەوانە. و زێدەڕۆییەکان ڕاستە بەشێکیان لە قەزاکانن، بەڵام بەشێکی قەزاکان کە لە دەوروبەری سنتەری شارە گەورەکانن نرخەکانیان هیچی جیاواز نییە لەگەڵ سنتەری شارەکان و مودەی تەنفیزی ئەو یاسایە ئیلا ئەبەد الئابیدین نییە، وەکو لە پرۆژەکە نووسرایە بۆ 2 ساڵە، یعنی لە ماوەی 3 ساڵە دەبی لە ماوەی 3 ساڵ ئەو بابەتە کۆتایی پێبێ و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان فەرموون ئەگەر قسێکتانێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وێ ڕای پشگیریکردنم بۆ هەموو قسەکانی بەڕێز وەزیری تایبەتمەند. ئەو ڕوونکردنەوانەیە من دەیدەم تەنها لە سەردوو خاڵە و تەنها لە ڕووی یاساییەوەیە، ناچینە ناو دقەی ئەو بابەتانەی کە پەیوەندی بە وەزیری تایبەتمەند هەیە لەبەرەوەی جەنابیان قسەی خۆی کرد. یەکەمیان ئەوەی کە باس لە نسبە کرا لەگەڵ نرخەکان، ئێمە پێمان وایە لە ڕووی یاساییەوە تەحدیدکردنی نرخ دەقیقترە. خاڵی یەکەم. خاڵی دووەم دائیمە نسبە هەبێ لە بینی ئەعلا و ئەدنا باشترە، لەبەر ئەوەی ئەو لیژنە تایبەتمەندەی کە دایدەنەی مخەیەری دەکەی خۆی تەقیم بکاتن لە بینی
جیاوازیکردن لە بینی ئەو ناوچانەی کە سعریان زۆرەوە ئەو ناوچانەش کە سعریان کەمترە بۆیە ئەوە تحقیقاً لە بۆ عەدالەت عادەتەن لە یاساکان پەیڕەو دەکرێتن ئەوەلاً تحدیدی سعر دەکرێت و ثانیاً تەخمین دەدرێ حەقی تەقدیر دەدرێ بەو لوژنەیە کە تایبەتمەندا بۆ ئەوەی جیاوازی بکەن بۆ نمونە لە بینی هەولێر لە بینی سلێمانی لە بینی پارێزگایەک بۆ ئیدارەیەکی سەربەخۆ لە بینی ئیدارەیەکی سەربەخۆ بۆ ناحیەیەک و قەزایەک بۆ ئەوەی کە لە راپۆرتەکەدا هاتووە دقیقە و هیوادارم وەکو خۆی پەسەند بکرێ. زۆر باسی مستەفید بوون کرا ئەوەی کە مستەفیدە فعلەن بە هیچ شێوەیەک نابێ جارێکی کە ئیسیفادە بکاتەوە ئەوەی لە راپۆرتی لیژنەی یاساییدا هاتووە دووبارە مستەفیدی کردوتەوە بە مستەفید چونکە ئەتۆ کە لە 150 لێ خۆش دەبێ یعنی جارێکی کە حەقی پێدەدەیەوە بۆیە پێمان وایە دەبێت بە نرخی ڕاستەقینەی خۆی پێی بفرۆشرێتن چونکە کە بە نرخی ڕاستەقینەی خۆی پێی فرۆشرا وەکو کڕیار و فرۆشیار ئەتۆ تەعاملی لەگەڵ دەکەی ئەو عەرزەکەی کڕیوە بەڵام ئەو ڕایەش هەبوو کە هەر مستەفید دەربهێنرێتن لە ناو یاساکە ئێمە پێمان باشە مستەفید بمینێ لە ناو یاساکە مادام تەجاوزی کردووە بەڵام بە نرخی ڕاستەقینە تەعاملی لەگەڵ بکرێتن لەبەر ئەوەی ئەگەر نەمینێ لە ناو یاساکە دەبێت ئەو خانووی دروستی کردووە بڕوخێندرێتەوە ڕوخاندنەوەی خانووەکە و لابردنی پاشماوەکانی ڕەنگە زۆر ئەسعار و ئەتعاب زیاد بکاتن لەسەر حکومەت و لەسەر وەزارەتی شارەوانی بۆیە بۆ ئەوەی تەناقض نەکا لەگەڵ یاسا پێویستە وەکو کڕیار تەعاملی لەگەڵ بکرێت نرخی ڕاستەقینەی خۆی چەندە لە بازار بۆ شێوەیە تەعاملی لەگەڵ بکرێ و زۆر سپاس. سپاس بەڕێز وەزیری شارەوانی ئێستا ئەوەی ئێمە تێگەیشتین بەڕێستان لەسەر ئەوەن کە یەک نرخ هەبێ و بەڕێز وەزیری هەرێم لەگەڵەوەیە کە ینی ئەدنا و ئەقسا هەبێ قسەی ئەخیرمان بدەنێ یعنی ئایا لیژنەکان توانای تەخمینیان هەبێ بەڕێز وەزیری هەرێم وا دەڵێ و جەنابیشتان دەڵێن یەک سعری سابت هەبێ ڕێکمان بدەنێت تەوحیدی کە هەتا لیژنەی قانونی خۆیان ڕێک دەخەن خۆتان ڕێکخەنەوە لەسەر ڕێیەک هەتا لیژنەی قانونی وەڵام دەدەنەوە فەرمونون لیژنەی قانونی فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەستەنیا جوابی کاک دکتۆر شێرکۆ دەدەم پرسیار داوەت کرد کە قرارێک هەبووە لە پێش قرار رقم 1474 بوو قرار مجلس قیادە ثەورە بوو لە 31/12 ساڵی 1983 دەرکەوتووە برگەی دووەم خاڵی یەکەم باسی ئەو حاڵەتەی دەکات کە نابێت دووجار مستەفید بێ لە واقع عێراقیدا عەدەدی 2977 بەڵاو بووە لە 23 ساڵی 1984 زۆر سپاس. بەڵێ بەڕێز کاک عەباس. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەن ئەوەیەکیان پێویستی بەوە بوو کە قسەی بکەن و ڕوونکردنەوەی لەسەر بدەم لەسەرەوەی کە دەکرێت دوو جار سوودمەند بێ ئێمە نەماگوتوە سوودمەند بێ ئێمە دەرین ئەوانەی کە سوودمەند بوون پارەیان لێ وەردەگرین لە بەرووی جارێک سوودمەند بوون بەڵام بۆ کراوە لە ستا 50 لە بەرووی هەموو لایەکمانم ڕاستیە باش دەزانین یەک لە پێشنیارەکانی ئەندامانی بەڕێز ئەمە بوو کە بە تایبەتی پێشمەرگە دێرینەکان و کە سوکاری شەهیدان لە 94 و 5 و 6 و 7 زەویان وەرگرت ئەم کاتە بەڕاستی گرانی بوو لە هەرێمی کوردستان هەمووی دەست بەجێ فرۆشتی بەم دوایە توانێت خانێک بکە کە خانی کردووە زۆری بەڕاستی لە زۆر شارەکانیش لەسەر زەوی زێدەڕۆیی بووە ئەم لە 150 بۆیە دابەزاندراوە یعنی خۆی بە کۆی نرخەکەیەتی بەڵام کراوە لە 150 فەرقی هەیە لەوەی کە یەک زێدەڕۆی کردووە کە لە 123 دانراوە ئەمە ینی دوو جار سوودمەند بوون نیە چونکە پارەکەی لێوەرەگرێ بەڵام و هاوکاریە کراوە لەسەر لادانی زێدەڕۆی ئەمە جەنابی وەزیر بەڕاستی وەڵامی دایەوە ینی بۆ خۆیەتی لە بەرووی کەلوپەلەکەی دەتوانێت بەکاربێنێتەوە لە شوێنەگەوەی دەدرێت من لەسەر مەسلەی ئەو من ڕێژەم پێ عەدالەترە فعلەن لەگەر ئەوەمە لە لیژنە کات خۆی مناقەشە کرا لە لیژنەی هاوبەشیش کرا ڕێژە دەتوانێت هەر زەویەک بۆ زەویەک بەڕاستی جیاوازی لە نرخەکەی بکە بەڵام بۆ دیاریکردنی پارەکەی دەکرێت تەخمینێک دیاری بکرێت لەگە ئەم پارەیە زیاتر بێ بەڵام عەدالەت زیاتر دیاری دەکات لە مەسلەی بازرگانی و تیجاری ئەمە ئێمە ینی لە هەرێمی کوردستان و زۆر بەمان لە شارەکان دەژێن جەنابی سەرۆکی پەرلەمان لە زۆر لەو گەڕەکان جەنابتانۆکو ئەندامی پەرلەمان قسە دەکەن یاوە قسەی لیژنەکە هەندێکی بەڕاستی پێویستە لێرە جەنابی وەزیر لێرەیە هەندێک ڕێیوان وەگرین چکە ئێمە جەنابی وەشیلی وەزیر لێرە بۆ قسەمان لەگەر کردو هەندێکی لەسەر ئەو نرخانە ڕێککەوتوین کە ئەدنا و عەلا هەبێ بەڵام ئێستا ڕێی جیاواز پیا بووە لێرە ئێمەش پێویستە ڕوونکردنەوە لەسەر بابەتە بدەین ئەوە جێگیری وەزیری شارەوانی وتی ئەوە سەلاحێتی خۆتانە ئاوای وت
پێی باش بوو بەڵێ. بۆ مەسلەی مەسلەی بازرگانی مەسلەوە نییە شوێنی بازرگانیە بەڵام گەڕێکێک کە بە تەواوی بۆتە تەجاوز خۆ سەرجادە ڕێیسەکەی هەمووی دوکانی لە دروستکراوە بەڕاستی دەبێ مادێک بۆ ئەمە بدۆزرێتەوە لێرە لەسەر ڕێی ئەمە بۆیە من پێشنیارەکە لە دەکەم جەنابی وەزیر لێرەیە بۆ ئەمە بزوعە بۆ ئەم زەویە 200 مەتریە کە درانراوە ئەو لە سەتاچلەی بۆ وەزارەتی شارەوانی دیاری کراوە بۆ گەیاندنی خەدەمات ئەو 200 مەتری تعویز دەداتەوە دەبێت لە کۆی لەو پارەی وەرەگیرێ لۆستاجلا هەموو خەدەماتە پێویستیەکان بگەێنێتە ئەم شوێنە ینی لە پرۆژەکە و لە مناقەشەکردن ئێمە وامان ینی قسە لەسەر کردووە زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز وەزیری شارەوانی. پێمان باشە ئەدنا و ئاعلایەکە هەبێ هەروەکو تەسبیت کرایە و پاش ڕاوێشکردن لەگەڵ بەڕێز وەزیری کاروباری پەرلەمان پێمان باشە ئەدنا و ئاعلایەکە هەبێ. زۆر سپاس. نقطەی نظامیە کاکزانە؟ ئەگەر نقطەی نظامی نەبێ نابێ. نظامی نییە بۆ خۆم دەزانم خۆت بەشکی نابی. نقطەی نظامیە سەوسەن خان؟ نابی. نقطەی نظامیە کاکاوێ ویدار؟ فەرموون. نابی. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بەڕێز وەزیری پەرلەمان وەزیری شارەوانی کە لێرەن بۆ ئەم بابەتەی سعرەکان ئەگەر پێتان باش بوو من پێشنیارێکم هەیە وەکو ئینقاس لەبەی ناوەی پەرلەمان و نەوەی وەزارەت ئێوە کەی نقطەی نظامیە بیدە لیژنە تایبەتمەندەکان ئێستا پێتان باش بێ ڕوونکردنەوەکەی دەدەم بەشکو ڕازی من لەسەری هەردوو لار بگەنە ڕێکەوتن بیدەرە لیژنەی تایبەتمەند بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەرفەت دەدەین بە لیژنە تایبەتمەندەکان لیژنەی یاسایی و لیژنەی تایبەتمەند مادەی چوارەم بۆ گفتوگۆ بخێننەوە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 ئەگەر کەسی زێدەڕووکار داواکاری بە خاوەنکردن لەو ماوەیەی لە بەرگەی چوارەمی مادەی دووەمی ئەم یاسایە دیاریکراوە پێشکەش نەکات یان بە پێدانی نرخی دیاریکراو یان خەملێنراوی هاتوو لە بەرگەی دووەم لە مادەی سێم پابند نەبێت ئەوە مافی بە خاوەنکردنی دەفەوتێت و خانوبەرەکە بە زەوی و بینایەوە بە ناوی شارەوانی پەیوەندیدار تۆمار دەکرێت و بە پێی یاسای فرۆشتن و بەکرێدانی مولکەکانی دەوڵەتی بەرکار لە هەرێم دەفرۆشرێت لە بەرامبەر فرۆشتنەکەی بەهای دروست کراوەکان بە شێوەی شایستەبوونی بە تێکدراوی مستحق القەلع دەدرێت بە خاوەنەکەی. دەستان خۆش بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک دەیە گفتوگۆ بکا لەسەر مادەی چوارەم فەرموون. بەڵێ بەڕێزان سێ ئەندامی بەڕێزی پەرلەمان دایانەیە قسە بکەن بەدرێخان دکتۆر ئیسماعیل لەنجەخان بەدرێخان فەرموون. بەناوی خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەکی بە خێراتنی هەردوو جەنابی وەزیر دەکەم بە نیسبەت مادەی 4 و بەڕگەی مادەی 4 بە کەباز لە ئەگەر کەسی زێدەڕۆکار داواکاری بە خاوەنکردن لە ماوەی لە بڕگەی چوارم تەبەن مادەی 2 ئەم یاسایی دیاری کراوە پێشکەش نەکات یان پێدانی نرخی دیاری کراو یان خەمڵراو هاتوو لە بڕگەی دووەم لە مادەی 3 پابند نەبێت ئەوە مافی بە خاوەنکردنی دەفەوتێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەکید لەوە دەکەمەوە کە بێگومان لە مادەی 4 بڕگەی ئەپ مادەی 2 بڕگەی 4 زۆربەی هاوڕێیانم داواکاری ئەویان تەڵەب کرد کە ئەو 120 ڕۆژە کە 4 مانگ دەکات زیاد بکرێت بە ماوەی 180 ڕۆژ بۆ ئەوەی هاوڵاتیان زۆربەی ئاگاداری ئەو یاسایە بن کە دەردەچێ زۆربەی هاوڵاتیان جاری واگان لە دەرچوونی یاساکەنیە یاخوداگان لە وایقایعی کوردستانیە بۆ دەبێ هاوڵاتیان مەحروم لەو مافەی خۆیان داوا دەکەم تەکید دەکەمەوە دووبارە و هاوڕێیانیشمان زۆر حەریز بوون لەسەرەوە کە بۆی مافی هاوڵاتیان نەفەوتێ ئەو 120 ڕۆژە بکرێت بە 180 ڕۆژ دەست خۆش زۆر سپاس.
بەڵێ زۆر سوپاس دکتۆر اسماعیل فەرموون. مایکەکەت بەڵێ فەرموون. بله الفيريت فيت مدك بيتا تعيين كيرين بيتا دسني شوان كيرين ريزا سيد بيشتن خملين راوي هاتول برجي دوام لما دي سيام بابند نبيت بوشت مدة بابند نبيت يعني لو بيشتن لكاتي تماركندا مديك تعيين بكريت لمدي مانجيك لمدي سيماكا مديك تحديد بكريت چونکە شرط نییە نفسی لەحظە پابند نەبیت ممکنە پێویست بیت بۆ 15 ڕۆژ 10 ڕۆژ 20 ڕۆژ دەبینم لێرە پێتویە مدەیەک بێتە داناندن وسپاس. بەڵێ لەنجەخان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 4 ئاماژە بە بڕگەی چارەم لە مادەی دووەم کراوە کە بەڕوونی باز لە تەنها 120 ڕۆژ بێ پێشکەشکردنی داواکاری و بەڵگەکان دەکات. پێشنیار دەکەم ماوە و شێوازی وەرگرتنی مستحقاتی دارایی کە لە دوای پەسەندکردنی ئەم یاسایە دەکەوێتەوە لە ئەستۆی لایەنی جێبەجێکار بێ ئەمەش بە مەبەستی هاوکاری و ڕەچاوکردنی باخ ڕوودۆخی خەڵکی هەژار و کەم دەرامەت. بەڵێ بۆیە ئەوەی باز دەکەین چکە زۆر باز لە 120 ڕۆژەکە دەکرێت جەنابی وەزیریش باسی لە 3 ساڵ کرد لایەنی جێبەجێکار ئەو پانتاییەی هەبێ کە بتوانی هاوکاری خەڵکی کەم دەرامەت بکە. لە دواتر لە ماوەی چارەم کە دەڵێ دەفەوتێت و خانوبەرەکە بە زەوی و بینایەوە دەرێ بنووسین خانووەکە بە زەویەوە چونکە ئەمە باز لە بینایات ناکەین باز لە خانوو دەکەین لێرە. زۆر سوپاس لۆ هەموو لایەک. بەڵێ زۆر سوپاس. بەڕێز وەزیری شارەوانی ئەگەر قسەیەکتانەیە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر و خاڵە هیچ ڕوونکردنەوەیەکمان نیە. سوپاس. زۆر سوپاس. بەڕێز وەزیری هەرێم. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. باشە زۆر سوپاس. بەڕێز لیژنەی یاسایی و لیژنەی شارەوانی فەرموون مادەی دوای ئەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی پێنجەم بڕگەی یەکەم ڕووبەرە زیادەکان لە ڕووبەری ئاماژە پێکرا و لە بڕگەی شەشەم لە مادەی دوی ئەم یاسایە بە نرخی ڕاستەقینەی باو دەخەمڵێنرێت لەسەر بنەمای خواست و خستنەڕوو بەو مەرجەی ڕووبەری زەویەکە لە هەموو حاڵەتێکدا لە پارێزگاکان لە 300 مەتر دووجا و لە قەزاکان لە 350 مەتر دووجا و لە ناحیەکان 400 مەتر دووجا زیاتر نەبێت. بڕگەی دووەم ئەو کەسەی حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە بە کەسی سوودمەند لە دەوڵەت دادەنرێت. بەڵێ زۆر سوپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بەڕێزێک دەیەوێت سەبارەت بەم مادەیەک قسە بکە. بەڵێ بەڕێزان دکتۆر محێدین، کاک سەروان، دکتۆر ڕێبوار، سەوسەن خان، کاک زانا، دکتۆر زێدان، ژیان خان، دکتۆرە گەلاوێش، کاک جەلال، کاک بەڵێن، شایان خان، گوڵستان خان، کاک کاروان، کاک لوقمان، کاک عوسمان سێدەری، کاک باڵامبۆ. بەڵێ بەڵێ فەرموون کاک بەڵێن. بەڵێ کاک ومێد فەرموون.
والله نتشامان لا ونقاومان لا من بس أمام لا أو ناتشة بروتوكولو بس ترتاو بيان ظلم إسا بيان بلن باقاوان بوبين بس أمنا بيتعادت أمنا بيتعادت بله ها بله بله فرمون كاك بله بەڕێ سەرۆکی پەرلەمان تێبینیەکەی من لەسەر بڕگەی دووەمی مادەی پێنجە کە جارێکتر ئەمان گەڕێتەوە بۆ خاڵی دوو لە بڕگەی دوو لە مادەی سێ یاساکە ئەوەی کە پەیوەندی هەیە بە سوودمەندبوونەوە دیارە ئەو کەسانی کە حکومەکانی ئەم یاسایان بەسەران ینی حکومەکانی ئەم یاسا ئەنگرێتەوە بە سوودمەندبوون لە دەوڵەت هەژمارەکرێن کەواتە ئۆتۆماتیکە نەبێ ئەوەی لە باسی سوودمەندبوونەکە لە خاڵی دوو لە بڕگەی دوی مادەی سێ بە بەخشینیان یا بە وەرگرتنەوەی بینەکە بە ڕێژەی لە 150 پێویستەکە لا ببرێەوە ئەوە بۆ پشتیوانی هاوڕەکانیشم کە پێشتر جەنابی وەزیری پەرلەمانیش باسی کرد کە بە لە 100 ئەبێ لێ ئەوە بگیرێتەوە بۆ ئەوەی ئەوە دژیەک نەوەستێ لەگەڵ ئەم بڕگەیەوە هەروەها ئەوەی کە پێشتریش بەڕێز کاک دکتۆر ڕێبوار کاک دکتۆر شێرکۆ هەڵەسخان سەرچنارخان برادران باسییان کرد ئەوەی کە هەچ کەسێک خاوەنی یەکەی نیشتە جێبوون بوو بێ بووە تەجاوزی کردبێتە سەر مڵکی دەوڵات پێویستەکە ئەم یاسایە بەسەرا تەطبیق نەبێەوە بە نرخی ڕۆژ لێوەربگیرێتەوە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک سەروان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی پێنجەم بڕگەی یەکەم هیچ ئەوەم نییە ڕوونکردنەوە شت لەسەری بەڵام لە بڕگەی دووەم ئەو کەسەی حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە بە کەسی سوودمەند لە دەوڵەت دادەنرێت ینی دیسان سوودمەند بوون سامن ئەگەر تەجاوزم کرد بێ بۆ نمونە کە خۆم دەکەمە دەڵێم من ئەو کەسە نیمە تەجاوزم کرد بەڵام خۆم دەکەمە ئەو کەسەی کە تەجاوز کارە ئەگەر من تەجاوزم کرد و حکومەت هات پارەی لێوەرگرتم بۆ بە سوودمەند هەژمار بکرێم ینی بەڕاستی ئەوە سوودمەند هەژمار نەکرێت باشترە چونکە پێشتر کە پارچە زەوی بە خەڵک دەدرا ئەو بڕە پارەیە لە خەڵک وەردەگیرە زەوی تاپ وەردەگیرە 5 تا 6 وەرەقە وەردەگیرە ئێستا 6 ملیۆن وەردەگیرێت ئاخر بۆ بە سوودمەند ینی سوودمەند هەژمار بکرێن مادام حکومەت 6 ملیۆنم لێ وەردەگرێت ئەمن هەز دەکەم ئەوەی تەجاوز دەکات ئێستا کڕیارە نەک تەجاوزکار بۆیە سوودمەند هەژمار نەکرێت بەڕای من وەکو پێشنیار ئەگەر پەسەند بکرێت لای هاوڕێیان. سپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆرە شایان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان جگە لەوەی کە پشتگیری قسەکانی کاک بەڵێن دەکەم تێبینیەکەم هەیە لەسەر مادەی 5 خاڵی یەکەم لە خەمڵاندنی ڕوبەری زەویەکان لە پارێزگاکان باوەکو خۆی بمێنێتەوە بەڵام لە قەزاکان بکرێ بە 400 مەتر دووجا و لە ناحیەکان بکرێ بە 500 مەتر دووجا. سپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆرە گەلاوێش فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی پێنجەم یەکەم ڕوبەرە زێدەکان لە ڕوبەری ئاماژە پێکرا و پێم باشە لێرە وشەی جگە زیاد بکرێت تا ڕوونتر بێتن ڕوبەرە زێدەکان جگە لە ڕوبەری ئاماژە پێکرا و لە بڕگەی سێم ڕوونتر دەبێتەوە کە ئەو ڕوبەرەی مەسەلەن زیاترە لەوی بەو پارەیە دەخەملێنرێت و دووەم ئەو کەسەی حکومەکانی ئەم یاسایە دەیگرێتەوە بە کەسی سوودمەند لە دەوڵەت دادەنرێت جگە لە کەسوکاری سەربەرزی شەیدان و پێشمەرگە و پەککەوتەکانی سەنگەر کە بە سوودمەند هەژمار نەکرێن. سپاس. بەڵێ زۆر سپاس کاک لوقمان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 لە بڕگەی یەکەم لە زۆرینەی قەزا و نەحیەکان کاتێکە زیادەڕۆیی کراوە ڕوبەرێکی بەرفراوان کراوەتەیە خەڵکێ باخچەی هەیە
بۆیە ئەگەر قەتیسیکەی لە 350 متر بەڕای من ینی ناچارە بێ ڕەنگە ئەمە جارێکی تر خانوویەکی لەسەر دروست بکرێ و لەسەر کەسێکی تر ئەوە بکرێ بۆیە بۆ پاراستنی سەوزایی و ڕعایەتکردنی سەوزاییش بەڕای من پارێزگاکان بە 300 بمێنێتەوە بەڵام قەزاکان بکرێتە 450 و نەحیەکان بکرێتە 500 و سەبارەت بە بڕگەی دووەم پشتیوانی لە ڕێی کاکسەروانی یەکەم کە کەسی کە زیادەڕەوەیەکە کراوە و ڕەنگە کەسەکە کڕیبیشتی خۆی دروستی نەکرد بێ بەڵام کاتێک تۆ پارەی لێ وەرەگری بە سوودمەند حیسابیکەی بەڕای من ئەمە زۆرێک نەعەدالەت تێدا و ڕەنگە خەڵک بە پیروەنێ لەو حاڵەتەیدا کەمتر بێ ئامادە بێ کە ئەم یاسایە جێبەجێ بکە و خانووەکانیان تاپۆ بکە بۆیە لەگەڵەوە ئەمە ئەم بڕگەی لا ببرێ. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک زانا فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشتر لە مادەی 2 لە بڕگەی 6 ئەو پێشنیارەمان کرد بەڵام لێرە هاتوتەوە کە ئەو کاتەی لیژنەی یاسایی وەڵامیانداینەوە بەڵام پێشنیارەکەی ئێمە ئەوەیە کە بگەڕێنەوە سەر ئەسلی پێشنیازی یاساکە کە سەقفێکی دیاری کرده بوو لە خوێندنەوەی یەکەمدا کە پێشکەش کرا سەقفەکە بریتی بوو لە 500 متر دووجا پێم وایە ئەگەر 500 متر دووجا دابدرێتەوە ئەو کێشانەمان معالەجە دەکات چونکە ڕەنگە لە سنتەری پارێزگاکانی ژەو حاڵەتە هەبنەگە کەسێک 500 متر دووجای تەجاوز کرده بوو 300 متری لەسەر تاپۆ دەکرێت 200 متر بەو نرخەی کە لێرە بڕیاری لێ دەدرێت سەتەکەی تر بە نرخی ڕۆژ بە نرخی ناوچەکەی خۆی دەخەملێندرێ 200ەکەی تر چی لێ دەکرێت ئەگەر ڕەنگە هەندێک جار لە گەراجی خانووەکەدا بێ حکوومەت چۆن مامەڵە لەگەڵ ئەو زەویە دەکات ئایا ئەو 200 مترەی لێوەردەگرێتەوە ئەمە دەبێت لەو بڕگەیەدا جێگای بگرێتەوە کە باقی زەوی ماوە چەندە چۆن دەستگای پەیوەندیدار مامەڵە لەگەڵ زەویە ماوەکە دەکات و 500 متر دووجاش سەقفەکەی بێت بگەڕێنەوە سەر ئەسلی پێشنیازی یاساکە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ گولستان خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 5 بڕگەی یەکەمی منیش پێشنیارم وایە کە ئەوەی ناحیەکان بکرێتە 500 متر دووجا و ئەوەی قەزاکان بکرێتە 400 پشتیوانی لە قسەکانی دکتۆرە شایەنەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. کاکتۆر زێدان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە پێشنیارەکانی دکتۆر زانا و دکتۆرە گەراوێش دەکەم. بەڵێ زۆر سپاس. کاک عوسمان سێدەری فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مادەی 5 بڕگەی یەکەم ئێمە پێویستە حسابی ژینگەیی بکەین لە ڕووی سەوزاییەوە لەبەرەوەی لەوانەیە زۆر لە ناحەکان بە تایبەتی خەڵکانێکی زۆر سەوزایان کردو سەوزای لەوانەیە گەر وەزیری شارەوانی خۆشی بچێ لەو حاڵاتەیانی دەستی نەچێتە ئەوەی کە ئەو سەوزایە جوانە دروست کرا و تێک بدرێ بۆی ڕێگاک بۆ ئەو بدۆزینەوە لە بەرەم وڵاتی ئێمە پێویستی بە ڕێژەی سەوزایی زیاتر هەیەوە بزانم و هەروەها بڕگەی دووەمیش بۆ ئەو کەسانەی کەوا با بڵین سوودمەندن لە ڕابردوودا یا خود ببەخشرێن یا ئەوە تا ینی حلێک بۆ ئەو بابەتە بکرێت وانە کابرا لەوانە چەند خاڵی چێ بێ زەوێک وەربگرێ لە ناو سنتەری شارەکاندا بایی 5 دەفتەر بێ بای 10 دەفتەر بێ بەڵام لێرە لەوانە زەوەکە بای 2 دەفتەر بێ. زۆر سپاس. دکتۆر محێدین فەرموون. بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەو ڕوبەرەی دانراوە وەستاندەرە عادەتەن لە 200 متر خانوو دروست دەکرێتن بەڵام ئیتر ئەوەی کە زیادە ڕۆیە من لەگەڵ ئەوەم کە ئەوەی لە دقیقە داهاتوە بەڵام هەندێک جارێ هەندێک ڕوبەری زەوی دەمێنێتەوە لە بینی نێوان دوو خانووە ڕەنگە سوودی نەبێتن و ڕەنگە ئەگەر هات و شارەوانی بیفرۆشێتەوە ڕەنگە لە هەندێک ناوچە کێشەی کۆمەڵایەتی لێ ڕووبداتن بۆیە پێم وایە دەبێت دەسەڵاتێک برێتە شارەوانەکان بۆ چارەسەرکردنی ئەو جۆرە کێشانە و هەندێک زەوی دەکەوێنە نێوان خانوەکان ڕوبەرەکەی ڕەنگە لە 50 متر تا 100 متر یان زیاتر بێت لە نێوان دوو خانیەکان بۆیە پێشنیاری ئەوە دەکەم کە شارەوانەکان دەسەڵاتی ئەویان پێدرێت بۆ ڕەفتارکردن سەبارەت بەو بابەتانە. زۆر سپاس. بەڵێ کاک جەلال فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 5 بڕگەی یەکەم پشتیوانی قسەکانی بەڕێز دکتۆرە شایەن و گولستان خانەکەم و هەروەها لە بڕگەی دووەم بۆ ئەوەی ئەم کەسانە بە سوودمەند ئەژمار نەکرێن پشتیوانی قسەکانی کاکسەروانەکەم. سوپاس بۆ ڕێز. ئەمە مەبەست ئەوەیە بە سوودمەند ئەژمار نەبن بڕگەکە لا ببرێ. بەڵێ بەڵێ زۆر سپاس. ژیان خان فەرموون.
بەڕێز سەرۆکی پەرلەمان بەو پێوەیە کە هەرچی بوو کەسوکاری شەهیدان بکرێت ناکاتە دڵۆپێک خینی ئازیزانیان کە لە پێناو ڕزگارکردنی گەلی کوردستان داویانە هەروەها ئەو شەونخۆنی و ئەو ماندووبوونەی برۆ پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانی بەرگری لە شەرەف و کەرامەتی گەلی کوردستان بینی و یانە بەراورد ناکرێت بە هەموو مڵک و ماڵی دنیا بۆیە پێشنیازی دکتۆرا گەلاوێژ پشتگیری لە پێشنیازی دکتۆرا گەلاوێژ دەکەم و پێشنیار دەکەم خانەوادەی سەربەرزی شەهیدان و پاکەوتەکانی شەر بە سوودمەندبوون هەژمار نەکرێت. بەڵێ زۆر سپاس سەوسن خان فەرموون. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. من مادەی دووەم لە بڕگەی دووەم تێبینیم هەیە بەڕاستی ئەوەی ڕاستیە یعنی تا ئێستاش یعنی هەندێک لە ماڵبات و کەسوکاری شەهیدان هەیە کە نە خانووی وەرگرتووە نە زەویشی وەرگرتووە ئەگەر ڕویان لە خان و دروستکردنی خان و تەجاوز کردووە لە ناچاری بووە لە کەم دەرامەتی بووە بۆیە من پێشنیار دەکەم بەڕاستی ئەم فەقەرەیە زیاد بکرێ بۆ ئەم خاڵەکە جگە لە خانەوادەی سەربەرزی شەهیدان و پەککەوتەکانی شەڕ بە سوودمەند بوو ئەژمار نەکرن و پشتیوانی لە دکتۆرە گەلاوێژ و ژیان خان دەکەم بۆ ئەم مەبەستە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک باڵام بۆ فەرموون. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشەی من بێمە سەر مادەی پێنجەمەوێ دیسان جەخت لەسەرەوە بکەمەوە ئێمە تەنها نابێ پێداگری لەسەر شوێنی نیشتەجێبوون بکەینەوە. ئێمە زەویەکی زۆری شارەوانیمان هەیە کە بۆ بەنزینخانە کە بۆ ڕیزە دووکان کە بۆ بینایە بەکار هاتوون. پێویستە ئێمە تەنها بۆ گیانی فەقیر و هەژارەکە ئازانە بین ئەبێ ئەو خاڵەش لەناو ئەم یاسایە جێبەجێ بکەین وەجێ بکەینەوە. سەبارەت بە مادەی پێنجەم یەک لەحظە ئەو بڕگێ لا دەبرێ پێویستە ئێمە بۆ گیانی فەقیر و هەژارەکە ئازانە بین لە پرۆتۆکۆڵ لا دەبرێ و بەردەوام بە کاک باڵام بۆ دێمە سەر مادەی پێنجەم بڕگەی یەکەم ڕوبەری زیادەکان لە ڕوبەری ئاماژە پێکراو لە بڕگەی شەشەم لە مادەی دووهەمی ئەم یاسایە بە نرخی ڕاستەقینەی باو دەخەمڵێنرێت لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو بەو مەرجەی ڕوبەری زەویەکە لە هەموو حاڵەتێکدا لە پارێزگاکان 300 مەتر و لە قەزاکان 350 و لە ناحیەکان 400 ئەگەر هاتوو ئەو بینایی لەسەر ئەو زیادەڕۆیی لێکراوە لەمە زیاتر بوو چی لێکە نیوەی بیناکەی ئەڕوخێنن. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر هاتوو ئەو بینایی کە لەسەر ڕوبەری زیادەڕۆ کراوە لە 400 مەتر زیاتر بوو یان بەپێی ئەو جێگانەی کە دیاری کراوە زیاتر بوو بیناکە ئەی ڕوخێنن پێم وانیە ناڕوخێندرێ و ئەم بڕگەیە مادەی 5 بڕگەی یەکەم دژ بە مادەی 3 بڕگەی 3ە ئەگەر سیر بکەین لە دوای ئەڵێ ژمارە هەشتای ساڵی 1970 بەرکار لە هەرێم بە ناوی شارەوانەکان ئۆتۆمار دەکرێت بەڵام لە حاڵەتی ڕوودانی زیادەڕۆیی لەسەر بەشی ئەو زەویانەی لەسەرەوە ئاماژەی پێکراوە ئەو بەشە بە خانوو زیادەڕۆیی لەسەر کراوە ئیفراز دەکرێت بە مەبەستی بەخاوەنکردن یعنی ئەگەر بینایەکە 1000 مەتریش بێ ئیفراز دەکرێت و ئەکرێ بە ناوی زیادەڕۆکارەوە کەواتە دژ بە بڕگەی یەکەمی مادەی پێنجەمە. بەڵێ زۆر سپاس دەست خۆش بێ کاک تۆ ڕێبوار فەرموون. بەس نییە توان بە حڕێتی خۆتان قاوەکان تا بخۆن. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی دووەم مادە 5 ئەگەر بە وردی لە نێوەڕۆکی بڕگەی دووەم وردبینەوە واسەکەین کە جۆرێک لە ناکۆکی لە ڕووی ماناوە لەگەڵ دەستەواژەی سوودمەندبوون یان سوودمەند نەبوون دروستەکە پێش هەموو شتێک ئەگە زاراوەی سوودمەندبوون پێناسە بکەین یان ئاشنایکەین زین کێن ئەوانەی کە سوودمەندن لە حکوومەت ڕاستیدا ئەو کەسانن کە یا پارچە زەویەکیان بێ بەرامبەر وەرگرتووە لە دەوڵەت یا لە حکوومەت ئەو ڕسوماتەشی کە ئەو کەسەی کە ئەو زەویە وەرەگرێ بۆ تەملیکردنی زەویەکە ئەوە نابێتە هەڵبەت ناچێتە چارچەوەی ئەوەی کە پێ دەڵێن ئەوەی کە لە مستەحقاتی دارای ئەو یاسایاتوە
دوو ئەو کەسەی کە بۆ نمونە سوودمەند دەبێت لە بڵێن سندوقی نیشتە جێبوون یان سلفەیەکی عقاری وەرگرتووە لە حکوومەت ئەمانە پێ دەڵێن سوودمەند کەواتە سوودمەند ئەو کەسەیە کە زەویەکی پێدرێ بێ بەرامبەر ئەوەی کە لە دەقی بڕگەدوو مادە 5 هاتووە ئەوەیە ئەو کەسە بە سوودمەند یان ئەوەی کە بۆ نمونە لە بەرامبەر پەسەندکردنی ئەو یاسای حکومەکانی مادی ئەو یاسای دەیگرێتەوە بە سوودمەند دادەدرێن پێم وایە هەڵەیە لەبەرەوەی ئەو کەسە بۆ خۆی لە بەرامبەر تەملیکردنی ئەو زەویەی کە زێدەڕۆیی کردووە لەسەری بڕێک پارە دەدا واتە بە بێ بەرامبەر وەرناگرێ لە دەوڵەت بۆیە ناکرێ بە سوودمەند ئەژماری کرێ لەو ڕوویەوە پشتەوانی قسەکانی کاکسەروانەکەم لە دیوێکی تریشە بۆی کە ناکۆک نەبێت بەس ئەوە تەواوکەم ببوورن سەرۆکی پەرلەمان بە دیوێکی تریش پشتیوانی قسەکانی کاک بەڵێنەکەم لەبەر ئەوەی کە لە یاسا هاتووە ئەو کەسەی سوودمەند بێ ناکرێت دووجار سوودمەند بێ بۆی ئەو کەسەی کە سوودمەند بووەوە زەوی تەجاوزشی بەناو کرێت دەبێتە دووجار سوودمەند بۆیە لەگەڵ یاساش ناگونجێ سپاس کاک کاروان ئاخر کەسی جەنابێت بەڕێ سەرۆکی پەرلەمان هەڵبەت ئەوەی کە ویستم بێڵم بەشێک لە برادران ئاماژەیەم پێکرد و باسییان کرد بۆیە پشتیوانی قسەکانی کاکسەروان و کاگلوخمان و هەواڵان دەکەم بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوێ ببورن لێرەدا پرسیارەوەی کە بەڕاستی ئەم کەسانەی کە ئەم زەویانیان هەیە بێ بەرامبەر دەستیان کەوتووە و پرسیاری دومەوێ بەڕاستی کاتێک کە بە خاوەندارەتی زەویەکان دەکرێت بێ بەرامبەر بە خاوەندارەتی ئەم زەویان دەکرێت هەردوو وەڵامەکە نەخێر بەشێک ڕەنگە بەشێک لەم زەویانەی کە هەن خۆیان بێ بەرامبەر دەستیان کەوت بێ بەڵام بەششی زۆری کردراون وەکە کردراون ناکرێت بە سوودمەند هەژمار بکرێن بۆیە منیش پشتیوانی برادران دەکەم کە دەبێ ئێمە لا بدرێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەشکالێکی قانونیمان بۆ دروست دەکات لەگەڵ مادەی سێم بڕگەی دووەم خاڵی یەکەم کاتێک کە باس لە کەسی سوودمەند دەکرێت ئەگەر بێت و معالەزەیەم خاڵە بکرێت لێرەدا ئەمانە بە سوودمەند هەژمار نەکرێن و ئەم بڕگەی لا برێت پێویستە کە مادەی سێم بڕگەی دووەم و خاڵ یەکەمیشی معالەزە بکرێت و سارەستەر بکرێت سوپاس بۆیەوە زۆر سپاس بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار بفەرموون ئەگەر قسەیەکتان هەیە سەبارەت بە قسەی پەرلەمانتاران بەڕێز سەرۆکی پەرلەمانان دامانی بەڕێزی پەرلەمان تەنها تەکید لەو ڕوبەرانە دەکەینەوە کە لە پرۆژە یاساکەدا هاتووە زۆر سپاس ئەوەی کە لە راپۆرتەکەی بەردەستانایە بەڕێز وەزیری شارەوانی بەڵێ ئەی سەبارەت بەوەی کە ئەو کەسەی کە بە پارە ئەم زەویانە دەکڕێ بە سوودمەند ئەژمار نەکرێ پەرلەمانتاران دەڵێن لا بدرێ ئەو بڕگەیە ئەو کەسەی کە ئەو شوێنە بەکاردەینی و بە ناوی دەکرێ وەڕسوماتی لێ وەردەگیرێ ئەو بە سوودمەند حساب دەکرێ بەڵێ ڕاتان سەبارەت بەوەی پەرلەمانتاران داوا دەکەن وەک خۆی بمێنێتەوە بەڵێ بەڵێ زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێم پشتگیری لەوتەکانی بەڕێز وەزیری تایبەتمەند دەکەین سپاس بەڵێ زۆر سپاس کاکاروان نقطە نیزامیە دەی مەجال نادەم مادەی شەشەم فەرموون مادەی شەشەم بەڕێز سەرۆکی پەرلەمان ببوورە مادەی شەشەم وەزارەتی شارەوانی بەڕێز سەرۆکی شارەوانی بەدرێخان نقطە نیزامیە بەڵێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان ئومێد دەکەم بەدڵێکی گەورە لێم وەربگری جەنابەت پرسیارێکە داراسی جەنابی وەزیر کرد ئیشارەت بە سوودمەند نەبوونی شەهیدان دائم ڕێز و تەقدیری تەوامان بۆ هەموو شەهیدان هەیە لە بەرەوەی خوێنی خۆیان بەخشی بۆ ئازادکردنی خاک و ئاوڵاتمان بەڵام جەناب ئیشارەت بە کەسوکاری ئەنفال نەدا کە ماڵ هەیە خانەوادەی بە کولی ئەنفالە و بەکەم ئەندامانیش ئومێد دەکەم بەدڵێکی گەورە لێم وەربگری دەستخۆش من دڵم گەورەیە بەڵام لە قانونیش دەزانم یاسایەکی تایبەتمەند هەیە بە دیاریکردنی ماف و ئیمتیازاتی شەهیدان و کەسوکاری ئەنفال کراوان بە دیاریکراوی تعریفی کردووە کەسوکاری ئەنفال کراوان کەسوکاری شەهیدان و هیچ جیاوازێکیان نییە لە ڕوانگەی قانونیەوە بەکارهێنانی مستەڵەحی زۆر ئیشێکی زۆر باش نییە زۆر سپاس فەرموون مادەی شەش بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی شەشەم وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار
بۆ ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دایانگرێتەوە و نەخشە و دیزایانی ئامادەکراویان نییە لە ماوەیەک کە لە ساڵێک لە ڕێککەوتی بەرکاربوونی ئەم یاسایە تێپەڕ نەکات نەخشە و دیزاین و پێداویستی تەکنیکی ئامادە دەکات. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 6 هەر بەڕێزێک قسەی هەیە فەرمونون کاکێ ڤیدار کاک شێخ زاهیر کاک عوسمان سێدەری کاک سەرکۆ دکتۆر شێرکۆ دکتۆر ئیسماعیل کاک دیاری و کاک سیروان سەرچنار خان هەڵەس خان بەڵێ بەڕێزان کاکێ ڤیدار کاک شێخ زاهیر کاک دکتۆر شێرکۆ کاک عوسمان سێدەری کاک سەرکۆ دکتۆر ئیسماعیل کاک دیاری کاک سیروان سەرچنار خان هەڵەس خان کەسمان بیر چووە گولستان خان کاکێ ڤیدار فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سوپاس لە مادەی شەشەم داوای ڕوونکردنەوەم هەیە لە بەڕێز وەزیری شارەوانی بەڕێز وەزیری شارەوانی ئێوە خزمەتگوزاری بۆ ئەو ناوچانە دەبنەوە کەم یاسایان دەگرێتەوە بەڵام مادەی یەکەم بڕگەی دووەم دەڵێتن لە 13/2018ەوە ئەو خانوانەی کە دروست کراون و لەمە دوا هەر دروست دەکرێن مەسیری ئەو خانوانە چی دەبێت لەم قانونە باسی هیچ هەنگاوەک نەکراوە کە ڕێگیری دەکرێت یان ڕێگیری بکرێتن ئەوانە دەڕوخێنن قەرەبوو دەکرێنەوە چکو ڕەنگام پرۆسەیە هەر بەردەوام بێت چۆن عیلاج دەکەن زۆر سوپاس بۆم دەرفەتە بەڕێز گولستان خان فەر بەڕێز سەرۆکی پەرلەمان داڕشتنەوەی ئەم مادەیە لە ڕووی زمانەوانیەوە هەڵەیتایە من هیوادارم بەڕاستی داڕشتنەوەکە چاک بکرێت وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە نەخشە و دیزایانی ئامادەکراویان نییە لە ماوەیەک کە لە ساڵێک کەمتر نەبێت لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە لە ساڵێک کەمتر نەبێ نەخشە و دیزاین و پێداویستی تەکنیکی ئامادە بکات نەک دەکات وانووسرا دەکات زۆر سپاس بەڵێ زۆر زۆر سپاس کاک عوسمان سێدەری فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان مەبەست لە نەخشە و دیزایانی ئامادەکرا و ئەوانەی کە نیانە با بڵێن لێرە دیاری کراوە من پێم وایە بە ساڵێک ناکرێت ینی لەوانەیە جارە بۆ 2 ساڵی پێچووە جارێ زیاتری پێچووە لەبەرەوە ساڵ و نیوەک دیاری بکرێ باشترە نەک ساڵێک بەڵێ زۆر سپاس هەڵەس خان بەڕێز سەرۆکە پەرلەمانی تێبینیا من سەر مادە 6 ئەvەیە پێتیڤە پەیڤێک بێتە زێدەکردن دەستپێکێ و داڕشتنەوەی ویشێوەی بتن پێویستە ویزارەتی شارەوانی و تا دوایی ئامادە دەکات ببیتە ئامادە بکاتن بۆ ئەوە ئیلزامێک هەبتن لەسەر ویزارەت و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دکتۆر شێرکۆ جەودەت فەرمونون بەڵێ سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە بۆچوونەکەی مامۆستا هەلز ئەەکەم کە گوشەی پێویستە بخرێتە بەردەمی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و لە هەمان کاتیشا ئەوەی کە باس لە نەخشە و دیزایانی ئامادەکراوەکە نەخشە و دیزاین ئێستا و ئەزانم هەموو شار و شارۆچکەکان نەخشە و دیزاینیان هەیە بەس ماستەر پلان زۆر شوێن هەیە کە نیەتی لەبەرەوە بگۆڕدرێ نەخشە و دیزاین بوترێ ماستەر پلان لە ماوەی ساڵێکە ئامادە بکرێت چونکە لە پێشتری شاوتومانە لە یاساکە کە ئەبێ بەپێی ماستەر پلان ئەم تەجاوزاتانە ڕێک بکرێتەوە لەبەرەوە نەخشە و دیزاین بگۆڕێ بۆ ماستەر پلان پێم وایە گونجاوتر زۆر سپاس کاک سەرکۆ فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی شەشەم پێویستمان بە پرسیارە ئاراسەی وەزیری شارەوانی ئەم یاسایە بۆ ماوەی 3 ساڵە بۆچی
دەتوانرێت کەمتر بکرێتەوە ئەو کاتە کە ماوەی ساڵێکە بۆ دیزاین و نەخشە و ماستەر پلانی. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شێخ زاهیر فەرمونون. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی ئێمە یاسا دەردەکەین پرسیار دەکەم ئایا پێویست نەبوو لە ڕووی سیاغەکردنی یاساکە مادەیەک تەرخان بکرێت بۆ پێناسەکردنی زاراوەکان وەکە هەر یاسایەکی تر بۆ ئەوەی هیچ گرفتێک دروست نەبێت لە کاتی جێبەجێکردنی یاسایەکەدا. بەڵێ زۆر سپاس. کاک سیروان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر دیسان لە مادەی 6 بڕگەی دووهەم کاڵە لە ماوەیەک کە لە ساڵێک لە ڕێکەوتی بەکاربوونی ئەم یاسایەت تێپەڕ نەکات نەخشە و دیزاین و پێداویستەکان. پرسیارەکە لەوەیە بۆ بەڕێز وەزیری شارەوانی ئایا لە ساڵێکە جێبەجێ ئەکرێ ئەی ئەگەر جێبەجێ نەکرا ئەگەر ئێستا ساڵ و نیوماندانا و هەر جێبەجێ نەکرا پاساوی ناوێ جاری وایە جادەیەکێ 200 مترە بە 2 ساڵ تاوە نابیانی ئەو بە پرسیارێکش و من پشتگیری پێشنیارەکەی هاوڕێمەکەم کە ئەڵێ ساڵ و نیوێک من زیاتریشی دانم. سپاس کا عوسمان سپاس. کاک دیاری فەرمونون. بەڕێ سەرۆکی پەرلەمان مادەی شەشەم لەو شوێنەدا دەڵێت لە ماوەیەک کە لە ساڵێک لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسای و تێپەڕنەکان نەخشە و دیزاین و پێداویستی تەکنیکی ئامادە دەکات پێم وایە بابەتی ساڵێک بۆ دروستکردنی ماستەر پلانەکان نەخشە و دیزاین ساڵەکە کاتێکی زۆرە لە بەرەوەی یاسایە بەرکارە بۆ ماوەی 3 ساڵە و هاوڵاتیان بەپێی یاسای مادەی 2 بڕگەی 4 کات و دەبێت لە ماوەی 120 ڕۆژ ئێمە داوامان کرد ئەو پێشنیازەش ڕۆی بۆ نمونە بۆ 180 ڕۆژ. ئەم کاتانە هەمووی بەیەکەوە دەپرسم لە بەڕێز وەزیری شارەوانی بۆ ساڵێکتان پێویستە و ئایا ناکرێت لە ماوەی 6 مانگە ماستەر پلان و دیزاینی ئەم شوێنانە بکەن. سوپاس. داواکەم یعنی بکرێت بە 6 مانگ. بەڵێ زۆر سپاس. بەڵێ سەرچنار خان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەم مادەیەش من ئەڵم بۆی قووەتێکی قانونی بین یا قووەتێکی ئیلزامی بین بە نەسەکە زۆر ضرورە بڵێن پێویستە لەسەر وەزارەتی شارەوانی کە ئامادەی بکەن. زۆر بەڵێ سپاس. گوڵستان خان قسەت کرد. بەڵێ دکتۆر ئیسماعیل. بەڵێ سەرۆک پەرلەمانی بەرێز پشتیوانیا بوو چۆنە دکتۆر شێر کوتکەم ئیضافەتەن کۆوەت کە لە ساڵێک بێژم زیاتر نەبێت یعنی لە ساڵێک تێنەپەڕیدەن ئەوە ئامادە ببێت. سوپاس. زۆر سپاس. بەڕێز وەزیری تایبەتمەند بەڕێز وەزیری شارەوانی فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت ئەو پرسیارانە پرسیاری یەکەم ئەو خانوانەی کە لە دوای جێبەجێکردنی ئەو یاسایە دروست دەکرێن چۆن تەعاملیان لەگەڵ دەکرێن و لەو یاسایە دانراوە کە لە دوای مانگی 3 ساڵی 2010ەوە ئەوە پار ساڵ یاسایەک دەرچووە بە یاسای ژمارە 3 ساڵی 2010 کە منعی تەجاوزات و ڕێکارە یاساییەکانی تێدایە بەرامبەر هەر خانوویەکی تەجاوز کە لە دوا دروست بکرێن. ئەو دەستەواژەیە کە بەکار هاتووە وەزارەتی شارەوانی بۆ ناوچانەی حکومەکانی ئەو یاسایانە دەیانگرێتەوە نەخشە و دیزاینی ئامادەکراویان نییە. نەخشە و دیزاین جودایە لەگەڵ ماستەر پلان هەیە ئەوانە کەوتینە ناو ماستەر پلان هەشیانە لە دەرەوەی ماستەر پلانن ئەوانە دەبی نەخشە و دیزاینی لە بۆ ئامادە بکرێوە لە ئەو حالەتە عشواییەی کە ئیستا تێیداانە دەرباز بکرێن. بۆیە پێویستە کە نەخشە و دیزاینی لە بۆ حازر بکرێت شەقامەکانیان ڕاست بکرێتەوە ڕێڕەوەکان مەوزوعی هاتوچوون فەرعەکان بە شێوەیەک بێ کە خزمەتی دانیشتوانی ئەو شوێنە بکە. لەبەرچی وەزارەتی شارەوانی ماوەی 1 ساڵ دەستنیشان کرایە وەزارەتی شارەوانی لە ماوەی 1 ساڵ نەخشە و دیزاینەکانی ئەو شوێنانە دەبێت ئامادە بکات واتە هەتا 1 ساڵ ئەو مەجالە درێژە دەچێشی ئەوەش پەیوەستە بە هەندێک بارودۆخی ئابووری بارودۆخی کوردستان و تەنانەت بارودۆخی کارمەندانی وەزارەتی شارەوانیش لەوانەیە لە هەندێک شوێن بەو دەرەجە کارمەندی پێویست نەبی لە بۆ دروستکردنی نەخشە و دیزاینەکان پێویست دەکات کە لە شوێنێکەوە ببردرێنە شوێنێکی تر بۆیە
ئەو ماوەی یەک ساڵە زەڕورە و ئایا دەبێت لە یەک ساڵ ئەو ئیشە تەواو بکرێ هەوڵ دەدەین هەموو جوودی خۆمان بەکاردێنین کە لە ماوەی یەک ساڵ وە کەمتریش نەخشە و دیزاینەکان تەواو بکرێت بەڵام ئەگەر بارودۆخێکی نەخوازرا و لە ناکاو قووا قاهێرەکات کە لە توانە و دەسەڵاتی ئێمە نەبوو ئیتر ئەو ماوەیە ئەکیت پێویستی بە درێژکردنەوە هەیە هەر لە بۆ ئاگداری ئێوەی بەڕێز ماستەر پلان بە هەر شێوەیە کە ئیعلام بکرێتن بمانەوەی ئیشی لەسەر بکەین جارێ بەلای کەمێ 6 ڕۆژی دەوێت تەنها لە بۆ ئیعلانکردن نەخشەی بنەڕەتی و نەخشە و دیزاین 30 ڕۆژی دەوێت لە بۆ ئیعلانکردن بۆیە پێمان وایە کە ماوەی ساڵێک گونجاوە و دەبی ئەو مۆڵەتە هەبێت کە تیمە تەکنیکی و تیمە ئەندازیاریەکانمان بتوانن نەخشە و دیزاینەکان ئامادە بکەن زۆر سپاس زۆر سپاس بەڕێز وەزیری هەرێمەگەر قسێکتان هەیە زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بەڕێزان لیژنەی یاسایی و لیژنی شارەوانی فەرمونون مادێ حەوت بخوێنەوە بۆ بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی حەوتەم داهاتە بەدەست هاتووەکان بە پێی ئەم یاسایە بەم شێوەی تەرخان دەکرێت بڕگەی یەکەم ڕێژەی 140 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستیەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە تەرخان دەکرێت بڕگەی دووەم 140 بۆ گەیاندنی خزمەتگوزارە سەرەکیەکان تەرخان دەکرێت بڕگەی سێەم 120 داهاتی بەدەستهاتوو دەگەڕێنرێتەوە بۆ خێزانەی دەوڵەت سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان دەیەوێت سەبارەت بەم مادەیە قسە بکە فەرموێ دەست بەرزکاتەوە بەڕێزان ئەندامانی پەرلەمان کاک بەڵێن ئاشناخان کاک لوقمان کاک سەرکۆ کاک کاروان کاک هێرش گوڵستان خان شیرین خان کاک ڕزگار و کاک گۆران کاک زانا دکتۆر زێدان دکتۆر ڕێبوار ڕۆژان خان کاک حاجی سەفین کاک سەروان کاک سەعید کاک موسلیم بەدرێخان کاک دیاری کاک کاوە کاک مەم مامۆستا ئەبوبەکر کاک سیروان حەسیبە خان بەڵێ کاک جەلال وینیش بنووسە بەڵێ بەڵێ کاک بژار فەرموون بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی وەکو ئەندامێکی پەرلەمانی پێشنیارێک منە هەی المادە حەفت یەکەم بەحسێ نسبە 40% کات بۆ پێویستیەکانی نەخشە و دیزاین المادە دوو البرگە دو عفو 40% بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان پێشنیار دکەم ji ber ku xizmetguzariyê serekî cadeye şarehe hemûde karebeye xetê karebeye av e pitir pîwîstî pareyekê pitir eş dîzaynî ji ber endê eger nizba xedematê reîsî bilindtir bêt eleqin bibte şêst yan nizba dîzayn bibte 20
دو باشترف خدمات زیتر بگن وان منطقه وان تاخانه وین اف خانیه و اف تجاوز دلی زور سپاس زۆر سپاس کاک مسلیم فەرمونون. برای سەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی حوتەم سەبارەت بە و داهاتوە بەدەستواتوانەی کە بە پێی ئەم یاسایە تەرخان کراوە کە یەکەم ڕێژەی ١40 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستیەکانی نەخشە و دیزاینی ئەم ناوچانە دیاری کراوە کە بە پێی ئەم یاسایە تەرخان کراوە. پێم وایە دەکرێت ئەم ڕێژەیە بەشێکی تری بکرێتە سەر مادەی بەرگەی دووەم کە ئەو ١40 کە بۆگانی خزمەتگوزاری سەرچیەکان تەرخان دەکرێت هەر لە زمانی بڵێن کار و چالەکیەکانی وەزارەتی شارەوان چووکە وا دەخوازرێت کە زیاتر گەیاندنی خزمەتگوزاری بۆ شوێنانە پێویستی بە بڕێکی زیاترە. دووبارە سپاس. بەڵێ کاک بەڵێن فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازەکەی منەوەیە کە مادەی بڕگەی یەکەم وەکو خۆی بمێنێتەوە بەڵام لە ڕاستیا بڕگەی دووەم ینی شوێنی معنی بۆ سەرفکردنی ئەو لە ١40 دیار نییە بڕگەی سێمیش بێگومان لە 120ەکە کاگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت هیچ ئینێکی نەپێکەوە لە بەرەوە پێشنیازەکەم بڕگەی یەکەم وەک خۆی بمێنێتەوە بڕگەی دووەم و سێەم بکرێتە یەک بڕگە و بەم شێوازە دابڕژێتەوە لە 160 داهاتی بەدەسهاتوو دەگەڕێتەوە خەزێنەی دەوڵەت بە مەرجێک بەکار بهێنرێت بۆ یەک دروستکردنی قوتابخانە و خستەخانەکان دوو بۆ چاکردن و دروستکردنی ڕێگاوبانی نێوان شارەکە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک لوقمان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی حەوت داهاتە بەدەستهاتوەکان بە پێی ئەم یاسایە بەم شێوەیە تەرخانەکرێت. من پێشنیازەکەم خاڵی یەکەم بکرێتە ڕێژەی 130 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. خاڵی دووەم ئەو گەڕەکانە کە تاپۆیان نییە و با بڵێن تاپۆ ئەکرێن بە پێی حکومەکانی ئەم یاسایە لەو گەڕەکانن کە کەمترین خزمەت گوزاریان بۆ چووە بۆیە 150 تەرخان بکرێت بۆ بواری خزمەت گوزاری سەرچیەکان کە ئەمە بارگرانایەکیش لەسەر حکوومەت و وەزارەتی شارەوانیش کەمەکاتەوە و 120یش بگەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی و زۆر سپاس. زۆر سپاس. ڕۆژان خان فەرمونون. سپاس برای سەرۆکا پەرلەمانی وەکی دیار مدێ پێشکەشکردنا داخوازی یە دیارکردی 120 ڕۆژن مدێ کارپێکردنا یاسایە یا دیارکردی 3 ساڵن چەندیا پارەیش یا دیارکردی بۆ پارێزگا قەزا و ناحیە بەلێ چاوانیە داناوی بڕێ پارەی هەمی یاسای دیار نەکرە ئەرێ ئێکجاریە یان قستە ئەگەر هاتو قز بتن ئەو برەک پارەی دا و برێ پارەی مای مدە یاسایی خلاص بیارێ دی چاو ئەڤێتن چارەسەرکردن باشترە لێرە داکەر جهەکی ببینم هات با چارەسەرکردن و زۆر سپاس. زۆر سپاس. حەسیبە خان فەرمونون. برای سەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی حەفتەم بڕگەی یەکەم منیش پشتەوانی ڕای برای بەڕێزم کاک لوقمانەکەم بەوەی کە بڕگەی یەکەم 130 بێت و دوێم بکرێتە 150 هەر لەو مادەی حەفتەم یاخود بڵین بڕگەی چوارەمی بۆ زیاد بکرێت یاخود بە مادەیەکی زیاد بکرێت پێشنیار دەکەم بەوەی ئەوانەی دەبەخشرێن لە پێدانی نرخی ئەو زەویانەی کە زێدەڕۆییان لەسەر کراوە پێویستە پێشتر سوودمەند نەبوو بن. جاچە بە بڕگە بۆ مادەی حەفتەم زیاد بکرێتن یاخود بە مادەیەک پێش مادەی هەشتم. ئەوە شوێنی ئەوە نییە خاتون. کاک ڕزگار فەرمونون. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە پێشنیارەکەی کاک بەڵێنەکەم. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک کاروان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە و نرخانی کە دانراون حەقە تەفاهمیەوە بکەین کە فعلەن حکومەت هەرێمی کوردستان پێویستە لە بەشێک لە پارەکە بچێتەوە خەزانەی حکومەت و شارەوانی پێویستی بە ڕێژەیەک هەیە بۆ نەخشە بۆ دیزاین بۆ خزمەتگوزاریەکەش بەڵام من پێم وایە هەم ئەو پارەی کە بۆ نەخشە و دیزاین دیاریکراوە پارەیەکی زۆرە بەو پێیەکی وەزارەت تریشمان هەیە کە معنیە بەم بابەتە ئێمە هەم وەزارەتی کشت و کاڵمان هەیە هەم وەزارەتی دادیشمان هەیە بۆ من پێشنیاز دەکەم کە سیاغەی ئەم مادەیە بۆ شێوەی لێ بکرێت
شارەوانی سەداسی گەاندنی خزمەتگوزاریەکان سەداسی لەکەوە خۆی بمێنێتەوە بۆ پێی کە ئەم ناوچان ناوچەی مەغدور و غەدر لێکراون و حکوومەتی هەرێم 115 بچێتە خەزانەی ئەم 115 کە دەشمێنێتەوە تەرخان بکرێت بۆ وەزارەتەکانی کشتتوکاڵ و وەزارەتی داد. زۆر سپاس. بەدرێ خان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم بڕگەیەک بۆ مادەی حوتەم زیاد بکرێ ئەویش ڕێژەی لە 120 تەرخان بکرێ بۆ وەزارەتی کشتتوکاڵ لەبەر ئەوەی دوو لیژنە معنین بە وەزارەتە لیژنەی دەست بە سەراگرتن لیژنەی ڕێخستن بۆ کاراسانی بۆ لیژنەیە. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک دیاری فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشتازی من لەسەر مادەی حوتەم بڕگەی یەکەم دەڵێ ڕێژەی لە 140 بۆ وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بۆ پێداویستیەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانی حکومەکانی میاسایە دەیانگرێتەوە و تەرخان دەکرێت. پشتگیری هەموو هاوڕێیانی پێشخۆم دەکەم کە داوایان کردبوو ئەم ڕێژەیە کەم بکرێتەوە بۆ دابینکردنی پێداویستیەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانە بۆ لە 125 بۆ 30 بکرێ بەوەندا. و بڕگەی دووەم دەڵێ لە 140 بۆ گەیاندنی خزمەتگوزارە سەرکیەکان تەرخان دەکرێت. داوا دەکەم ئەم ڕێژەیە بکرێت بە لە 155 بۆ لە 160 بۆی خزمەتگوزارێکی باش بۆ ئەو شوێنانە دابین بکرێت و زایدەن سەوزایی و دەپرسم لە بەڕێز وەزیری شارەوانی ئایا بە لە 140 کۆی و پارێ بە دیاریکراوی یعنی ئەو ڕێژانی کە هەن تاوەکو ئێستا ئەو خانوانی کە بۆ نمونە زێدەڕێی ئەوانن دەوروبەری نزیکی 300,000 300,000 خانوویەک ئەم 300,000 ئەگەر لە کۆی گشتیشە ئەگەر بۆ نمونە مەتری 25,000 20,000 بێت ئەگەر 15,000 بێت ئەم ڕێژە پارەی کە دوجار کۆ دەبێتەوە بە شێوە دەکات خزمەتگوزارە سەرەتایەکان بۆ هەموو ناوچانە دابین بکەن. یەک دوو ئەگەر ئەم ڕێژەی لە ساچ لە بەشی ئەمەی نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی لە داهاتی خۆیان دەتوانن خزمەتگوزارەکانی دیکە تاوا بکەن و بەردەوام دەبن یان نەخێر بەقەت ئەو لە 140 خزمەتگوزارەکانیان بۆ تەرخان دەکرێت. سێم ئەو لە 120 داوا دەکەم کە دەگەڕێتەوە بۆ خەزێنی دەوڵەت بە دیاریکراوی بەشێکی زۆری بۆ سەوزایی ژینگە دابین بکرێت. سپاس. بەڵێ زۆر سپاس. مامۆستا بوبەکر فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەم وەزارەتە ئەگەر داتاکانەوە بێ زیاتر لە 207 شارەوانی هەیە و زیاتر لە 100 فەرمانگەی ئاوی هەیە بۆیە من پێم وایە ڕێژەی ئەم وەزارەتە لە 180 بۆ وەزارەتەکە خۆی بێ لە 120 بۆ خەزێنەی حکوومەت بێ بۆی ئێمە دەستگیرۆی ئەم وەزارەتە بکەین یارمەتیدەری بین پلانی 4 ساڵی خۆی لەم کابینە جێبەجێکە ینی مەسلەی پاکردنەوەی هەیە کە زیاتر لە 40 میلیارد دینارە هەروەها مکافەئی پێویستە مەسلەی ڕێژەی سەوزایی پێویستە بۆیە ڕام وایە لە ڕاستە لە 180 بۆ وەزارەت بێ لە 120 بۆ خەزێنەی حکوومەت بێ. زۆر سپاس. سپاس. کاکتۆر زێدان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هاوڕام لەگەڵ بەڕێز کاک لوقمان کەوە خاڵی یەکەم بکرێتە 180 و خاڵی دووەم بکرێتە 150 چونکە زۆربەی خزمەتگوزاریەکان بۆ ئەو شوێنانەی کە پارەکەی لێ وەردەگیرێ بۆ نمونە لە ناحەیەکی دیاریکراو لە هەمان ئەو ناحەیەدا خەرز بکرێ چونکە ئەو ناوچە تەجاوزانە ڕێگاوبان و شۆستە و شەقامەکان و قوتابخانە و مزگەوت و بنکە و نەخۆشخانەیان پێویستە و پرۆژەی ئاو ئاوەڕۆشیان کێشەیەکی زۆریان هەیە چونکە زۆربەی هەر زۆریان لەسەر شوێنە تەجاوزەکاندا دروست کراون. زۆر سپاس. کاک سەعید فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ڕێژەی پارەی دیاریکرا بۆ نەخشە و دیزاینەکان ئەمە بەشی هەرە زۆری ئەو تەجاوزاتانەی کە کراون زۆر بە منەزەمی کراون تقریبا دەتوانم بڵێم پێویستی بە نەخشە و دیزاینی تازەنینە و زایدەن مەسەلەی ئەوەی جەنابی وەزیری باسی کرد بەشی زۆری ئەو تەجاوزاتنی کە کرا بە پێی ئەو یاسایش هەمووی لە داخلی و ماستەر پلانەکانی شار و شارۆچکەکانن بە پێم وایە ئەو پارەی کە دانرەوە پارەیەکی یەکجار زۆرە ئەگەر بکرێتە لە 125 بێ باشترە. سپاس. بەڵێ سپاس. ئاشنا خان فەرمونون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێکم هەیە بۆ بەڕێز وەزیری تایبەتمەند وەزیری شارەوانی لە بڕگەی دووەمی مادەی حەودا کاڵێ لە 140 بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان تەرخان ئەکرێ لێرەیە ڕوون نییە کە چۆن سەرف ئەکرێ بۆ کێ سەرفەکرێ و چی جیهەتێکیش کێش سەرفی ئەکا بێجگەلەوە پشتگیری وتەکانی کاک بەڵێنیشەکە. زۆر سپاس. کاکێرش فەرمونون. مایکەکە بێ فەرموو.
بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم ڕێژەیەک لەم داهاتە بۆ وەزارەتی کشت و کاڵ جێ بکرێتەوە لەبەرەوەی بەشێکی پەیوەندیدارە بە زەویە کشت و کاڵەکانەوە بۆیە پشتیوانی پێشنیارەکەی کاکاروان دەکەم. سوپاس. بەڵێ زۆر سپاس. کاکاوە فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی حافت لەسەر تەرخانکردنی داهاتە بە دەستهاتوەکان لەبەرەوەی وەکو دەزانین ئەو ناوچانەی کەوا زێدەڕۆیان لەسەر کراوە ئەو ناوچانە بێناسترین ناوچەند یاخۆت کەمترین خزمەتگوزاریان بۆ کراوە هەتا لە خزمەتگوزاریە سەرەتایەکان وەکو ئاو و کارەبا و ڕێگاوبان بێبەش کراون بۆیە من پێشنیار دەکەم ڕێژەکە بەو شێوەیە لێبێ. یەکەم ڕێژەی 120 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستەکانی نەخشە و دیزاینی ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە تەرخان بکرێ. دووەم 160 بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان تەرخان بکرێ و سێمیش 120 داهاتی بەدەسات و دەگەڕێنرێتەوە بۆ خەزینەی حکوومەت. زۆر سپاس. کاکمەم فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری ئەو بۆچوونانەیە کەم کە ئەو هاوڕێیانە خسیانە ڕوو دەربارەی ئەوەی بۆ دیزاین 130 بۆ گاردنی خزمەتگوزاریەکان 150 بەڵام هێشتا ئەمە ئەبێتەوە جێی پرسیارێک ئەگەر ئەو پێشنیازانەی لە مادەکانی پێشوە بەشێ لە هاوڕێیان پێشکەشتیان کرد بۆ ئیعفاکردنی هەندێک لە چین و توێژەکان ئەگەر ئەو ڕێژە زۆرە ئیعفا بکرێن جەنابی وەزیری شارەوانی لێرێ ئایا هێشتا بە 150 ئەتوانرێ خزمەت گوزاری بۆ شوێنانە بگەین ڕیا دیسانەوە پێویست بە بودجەی تایبەتەکە بۆ مەسەلەیە بۆیە ئەمە پرسێکە ئەبێت یعنی ئەگەر وا بێت ئایا بودجێکی بۆ تەرخان بکرێ خو ناچووکە بێت لە ماوەی 3 ساڵە ئەمە جێبەجێ بکرێت کۆتایی پێ بێت. سپاس. بەڵێ سپاس. شیرین خان. سەرۆکی پەرلەمان لە بڕگەی دووەم دیاری نەکراوە چی وەزارەتێکی معنی خزمەتگوزاریەکان تەرخان دەکات بۆیە پێشنیاز دەکەم هەردوو بڕگەی دووهەم و بڕگەی سێیەم دەمج بکرێت لە 160 داهات بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت و بەبی پێداویستی ئەو ناوچانە خزمەتگوزاریەکان پێشکەش بکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەو لە 140 کە تەرخانەکرێ بۆ گەیاندنی خزمەتگوزارە سەرەکی و سەرەتاییەکان واضح و دیارە خزمەتگوزاریە سەرەکی و سەرەتاییەکان چین و هەر یەکێکیش لەو خزمەتگوزاریانە وەزارەتی تایبەتمەندی خۆی هەیە. من تەسەور ناکەم بەڕێز وەزیری شارەوانی معنیە بە وەڵامدانەوەی ئەو پرسیارە. بەڵێ کاک زانا فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە پێشنیازەکەی بەڕێزان کاک بژار و کاک لوقمان دەکەم بە دیاریکردنی ڕێژەکان بەم شێوەیە لێ بکرێ لە بڕگەی یەکەمدا ڕێژەی 130 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بۆ پێویستیەکانی نەخشە و دیزاینی ئەم ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە تەرخان دەکرێت. لە بڕگەی دووەمدا ئیزافەیەک بکرێت چونکە ڕوون نییە خزمەتگوزاریە سەرەکیەکان لە کوێدا لە چ ناوچەیەک ئاماژە بەوە نەکراوە وای لێ بکرێ 150 بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکانی ئەم ناوچانەی کە لە بڕگەی یەکەمدا ئاماژەی پێکراوە تەرخان دەکرێت. زۆر سپاس. کاک گۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری وتەکانی کاک بەڵێن و شیرین خانەکەم. بەڵێ سپاس. نقطەی نظام کاک هێویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێمە لە پەیڕەوی کوردستان و سیمانە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ئێمە هەرێمین هەریمی کوردستان عێراق و ئەم قانونەش بۆ هەریمی کوردستان هاتووە لە مادەکە سێم دەڵێ 20 لە داهاتی بەدەستهاتووی دەگەڕێتەوە بۆ خەزینەی دەوڵەتی عێراقیان هەریمی کوردستان حکومەتی هەریمی کوردستان. زۆر سوپاس. خەزێنەی گشتی ڕاستە. بەڵێ بەڵێ سپاس. کاک سەرکۆ فەرمونون. زۆر سپاس سەرۆکی پەرلەمان زۆربەی قسەکانم هاوڕێیان کردیان بۆیە پشتگیری تەواو لە پێشنیارەکەی کاک لوقمان و کاک کاروان دەکەم. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک جەلال فەرمونون. کاک سەرکۆ مایکەکەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان
پشتگیری تاو لە قسەکانی کاک بەڵێن خاتو شیرین کاک بژار کاک لوقماوەردی یەکەم سوپاس بۆ بەڕێست زۆر سوپاس کاک سیروان بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەخیر کەسم تەنها پشتگیریم بۆ منێتەوە ناخر کەسنی دەباشە زۆر ماوە سپاس پشتگیری لە ئەو پێشنیارانە ئەەکەم ئەو پێشنیازانە ئەەکەم کە داوای کەمکردنەوەی بڕگەی یەکەم ئەکەن و زیادکردنی بڕگەی دووهەم بۆ گەیاندنی خزمەتگوزاری و سەرەکیەکان تەرخان بکرێت بە تایبەتی کاک بژار و کاکاو و ئەو هاوڕیانەی تریش زۆر سپاس سپاس کاک حاجی سەفین فەرمونون بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی حەفت بڕگەی یەکەم ئەو سەتا چلا سەتا 25 بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و سەتا 15شی بۆ وەزارەتی کشتتوکال بۆ سەرف بکرێت کە پەیوەندی بە زەوی کشتتوکاڵی هەیە لە بڕگەی دووەم سەتا چلی بۆ گەیاندنی خزمەتگوزاریە سەرەکیەکان یعنی سەر بۆ ئەو ناوچانەی زیاد بکرێت بۆ ئەو ناوچانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە بەڵێ زۆر تەرخان بکرێت زۆر